الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين، ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. باش سپاس و ستایشێکی بێ هەمتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلى الله تعالى عليه وسلم. نیعمەتی زۆر گەورە گەورە بەسەرمانەوەیە، هەنێ لە نیعمەتەکان ئەیان بینین و دەرکیان پێ ئەەکەین، هەنێکیشیان دەرکیان پێ ناکەین. یەکێ لە نیعمەتە زۆر گەورەکان بەسەرمانەوەیە بریتیە لە خەوتنی ئینسانەکان. خوا جل جلاله أفرمي ومن آياته منامكم بالليل والنهار. یەکێ لە بەڵگەکانی خدا و گەورەی خدا و عەظەمەتی خوا جل جلاله خەوتنی ئێوەیە لە شەویش و لە ڕۆژیشە. منت أكا بسرمانا وأفرمي وهو الذي جعل لكم الليل لباسا والنوم سباتا. أفرمي من وهم كردو كشو بيت اللباس دابو شربو إيوة وخوش بيت ماي إسراحت بو إيوة. إمامي غزالي لباسي خوا أفرمي أقر رحمتي خوا نبوه ئەوەی ئینسان کە ئەیکات لە کاتی خەوە و ئەو جوڵە و حرەکەی لە لاشەیە دروست ئەبێ لە باڵتینی ئینسانە زۆر بەقووەتر و بەهێزترە لەوەی کە بەخەبەرە و ئاگەی لێ. ئەفەرمێ بووە ئینسان هەسایەتەوە زۆر ماندوو بووە، چونکە لاشەی گۆڕانکاری زۆر گەورە گەورەی بەسەرادێ. بەڵام خوای گەورە وەهای کردووە کە سوبات و ئارامی و ڕەحمەتی خسوەتە ناو خەوە. پێغەمبەران عليهم الصلاة والسلام هەر هەمویان بەرنامەی خەویان ڕێک خستووە. ئەصحابی پێغەمبەر صلى الله عليه وسلم هەمان بەرنامەیان ڕێک خستووە. ممکنە ئەگەر کەناڵێک بێت پتوپەڕ ڕووبکاتە هەر یەکێک لە ئێمە بڵێ ئادابەکانی خەوتن کامەیە پێم بڵێ. ڕاستەوخۆ تۆ لە ئادابەکانی خەوتنە باسی ئەوە ئەکەی کە بە دەستنوێژەوە بخەوە، لەسەر لای ڕاست بخەوە، ڕووبکەرە قیبلە، ذکرەکان بخوێنە لە کاتی خەوە، گردنی هەموو مسلمانان ئازاد کە لە کاتی خەوە پێشەوەی بخەوی. احتیمال ئەمە ئەخیر سەفەر و درێژترین سەفەرە بێ. وی عولەما ئەفەرمون ناڕەحەتترین سەفەری ژیان سەفەری خەوە، چونکە ئەڕۆیت ڕۆحت لێرە ئەڕوات و ئەگەڕێتەوە. ئەم ئادابانە هەمومان لەبەرمان کردووە هەر لە مناڵی و ئەزانین جێبەجێ ئەکەین، تەطبیقی ئەکەین. بەڵام ئەگەر پێت بوترێ ڕۆحی ئادابەکانی ئومەتی ئیسلامی چییە لە خەوە، بریتیە لە کەم خەوی. ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە چیە ئەناسرێتەوە؟ بە کەم خەویە، کەوە ئادابێکی زۆر گەورەیە لە زیهنی ئێمە فەرامۆش. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی داوودی عليه السلام زۆر کرد. ئەفەرمێ باشترین و خۆشەویستترین نوێژ لە لای خوا نوێژی داوودە، خۆشەویستترین ڕۆژوو لای خوا هەر ڕۆژووی داوودە، خۆشەویستترین خەویش لای خوددا هەر خەوی داوود عليه السلام. ئەفەرمێ داوود شەوی ئەکردە 6 بەشەوە، 3 بەشی یەکەم نیوە یەکەمی بە کاملی ئەخەوت، دوای 2 بەشی بە خەبەر بوو تاعەتی ئەکرد، بەشی ئەخیری شەشەمیش هەر ئەخەوتەوە جارێکتر. واتە نیوەی شەوی داوود عليه السلام لە سەرەتاوە خەو بوو، دواتر 2 لەسەر 6 شەوی دانەوە بە تاعەت و عەبدایەتی. ئەگەر شەو 12 سەعات بوو بێ ئەگەر بڵێن ئەو 2 سەعاتی عیبادەتی تیا کردو. دوایش لە ئەخیرەوە پێش ئەوەی سەحەر بێ، پێش ئەوەی نەک کاتی بانگی بەیانی، کاتی پارشێ و هەموو ئەنبیا لەو کاتە هەستاوە، هیچ پێغەمبەرێک نەبووە لە سەحەرا بەخەبەر نەبێ. بۆیە خوا جل جلاله وەصفی ئەصحابی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم. ئەفەرمێ كانوا قليلا من الليل ما يهجعون، کەمێک لە شەو ڕائەکشان وبالأسحار هم يستغفرون، لە پارشێوە دەستیان نەکرد بە ئەستەغفر الله کردن، لە پارشێوە هەموو بەخەبەر بوون.
بابەتی ڕێخستنی خەو تەنزیمێکە بۆ ژیانی تۆ. ئەم ئاینە پیرۆزە فێری کردووی چۆن نان بخۆی، چۆن جل لەبەر بکەی، چۆن سەردانی نەخۆشێکەی، چۆن مامان لەگەڵ دایک و باوک و دراوسەیە بکەی، چۆن بەخەبەر بی ئەی موسڵمان، بەرنامەشی بۆ دانووی چۆن بخەوی، چۆن ئیسراحەت بکەی. تۆ خۆت خاوەنی لاشەی خۆت نیت، مادام خاوەنی لاشەی خۆت نیت پێویستە بزانی خوایەک بە عەزەمەتی خۆی کە تۆی خەلق کردووە لەسەر زمانی پێغەمبەران بەرنامەی بۆ ژیانی تۆ دانا، کەتەلۆکی ژیانی تۆ بۆ خەو بۆ شێوازەیە. بۆیە ئیمامی غەزالی ئەفەرمێ ئیجعل یەومەکە یەومەین، لە ڕۆژە قەیلولەیەکی کەم کە پێشبانگی نیوەڕۆ کەمێ بخەوە. ئەفەرمێ ڕۆژەکەت بۆ ئەوێ بە 2 ڕۆژ بە نەشاطێکی زۆر گەورەوە. طبیعەتی ئینسان ئاوایە لە ڕۆژە ئەگەر کەم خەوت نەشاط پێیا ئەکا، زۆر خەوت تەمەڵ ئەبێ، قووەت و هێزەکەی لە دەست ئەدا. بۆیە هەر یەکێک لە ئێمە بەتابەتی لەم زەمەنە کە بەڕاستی کافر زۆر ئیشی کردو لەسەر ئەوەی کە چۆن بکات گەنج و لاوەکانمان نەخەون، بە ئاگا بن بێ ئاگا بن. هەر کاتێک لە شەوە بە ئاگا بوو لە بێ ئاگاییە کاتەکانی بەسرە بن. لە شەوە زۆر گرنگە ئینسان لە ڕۆژی قیامەتە ناوی تۆمار کرابێ لەو کەسانەی کە یەقظەتیان هەیە، بە خەبەرن لە شەوە، لە غافلین نەبێ. بۆیە ئیمامی غەزالی فەرمێ ئەگەر خەبەرت بۆ شەو نوێژیشت نەکرد هەڵسە دەستنوێژە بگرە، دەستنوێژیشت نەگر عەلە الئەقەل ئەفەرمێ ذیکرێک هەر بکە با لەوان نەبی کە غافڵی لە شەوە. عجیبە لە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەسێک بڵێ ئەسمە ناو جێگە و خەوم لێ ناکەوێت، بینما لە ئادابی پێغەمبەریان صلی الله علیه وسلم ئەفەرمێ هەتا وەکو خەو زۆری بۆ نەهێنایە ڕانە ئەکشە، کە ڕائەکشە یەکسەر خەوی لێ کرد. کە ئەمە ئادابێکی زۆر گەورەی ئیسلامیە بۆ ئێمە کە بزانین چۆن مامەڵە ئەکەین. سەلەفی ساڵحی ئێمە خەویان وەکو نەخۆشی مامەڵە لەگەڵا کردو، خەوی زۆر. فەرموویانە اللهم اشفني من النوم باليسير، خوایان بە خەوی کەم شیفام بدە لەو خەوە زۆرەی کە ئەیکەم. بۆیە ئەفەرمون ئینسانی تەندروست ئەوەیە کە 6 ساعەتە، ئەگەر لە 6 ساعت زیادی کرد تا 8 ساعتیش ممکنە، لە دوای 8 ساعتەوە هەمووی نەخۆشیە. ئینسانی معتەدیل قەت لە 8 ساعت زیاتر ناخ. بەداخەوەڵم گەنجی وەهامان هەیە جاری وایە پرسیارەکەم لە زانکۆ ئەوانە گەنجی وە هەیە 11 ساعتە خێ، ئەبێ ئەم 3 ساعتەی تر چ نەخۆشیەک و چ بەڵایە بە ڕووی تێکردبێ. ئەبوو سولەیمانی داڕانیەکە کە لە ئەولیاکانی خوا ئەفەرمێ هەر لە مناڵیەوە دایکم ئامۆژگارێکی ئەکردە، ئەیوە ڕۆڵە یا بنەیە لا تكثر من النوم، زۆر نەخەوی ها فإن كثرة النوم بالليل تجعل الرجل مفلسا يوم القيامة. ئەگەر شەوان زۆر خەوتی لە ڕۆژی قیامەتە مفلیس دەرەچی، هیچ شتێکت پێ نییە، بەدەستی خاڵی ئەڕۆی. ئەفەرمێ ئیمامی غەزالی طبعا لە ئیحیا علوم الدینە جوانترین کەسێک کە باسی خەوی کردبێ کە ئەفەرمێ عادەتێکە ئینسانەکان ئەتوان کۆنتڕۆڵی کەن. ئیمامی غەزالی ئەفەرمێ النوم موت، مردنە بۆ تۆ ئەڕۆی، فكثيره ينقص العمر، حتى زۆرتر بخەوی عمرت کەمتر و کۆڵترە. ابن القيم ئەفەرمێ كثرة النوم يميت القلب، زۆر کات ئینسان هەستەکات لێزەت ناکە لە تاعەتی لە عیبادەتی، خەو زۆریەکەیەتی. ئەفەرمێ دڵ ئەمرێنێ و ئەفەرمێ لاشەی ئینسان قورس ئەکا، حتا زیاتر ئەخەوی تۆ تەسەور ئەەکەی باشتر ئیسراحەت کەیت و بێتە مەیدان، نە قورستر ئەبێ لاشەت، کاتت ئەکوژێ. و هەروەها هەرچی تەمەڵیەک ئەفەرمێ لەسەر زەویە هەیە هەر هەمووی لە خەوە سەرچاوی گرتو. چۆن وەها بکەین خەوەکانمان کەم؟ عولەما 3 ڕێیان داناوە. فەرموویان یەکەم قلة الطعام، هەتا کەم خۆی کەمیش ئەخوێ، هەتا زۆر و ئەنواعت خوارد ئاعتیادی ئەو کاتە زۆریش ئەخەوی. ئەفەرمێ لە فەرمایشتەکە زۆر ئەخۆن، زۆر ئەخۆنەوە، زۆر ئەخەون، واتە کەسێ زۆری خوارد و زۆری خواردەوە حتمما زۆریش ئەخوێ. فەرموویانە دووهەمین ئامۆژگاری بە تەدەڕوج، هێواش هێواش، هەر جارەی بڕێ لە خەوەکەت کەم کەرەوە، هیچ لە بابەتەکە ناگۆڕێ. 6 ساعت بخەوی یا 8 ساعت بخەوی یا 10 ساعت بخەوی هەر یەک شتێک. فەرموویانەوەی بە تەدریج خەوەکانت کەم کەرەوە، ئەگەر 10 ساعتە خەوی بیکە بە 9، بیکە بە 8، کەمی کەرەوە بیکە بە 6،
لحالة تندرستي شش رايقرة أفرمي هروها أخير شد بوي خوا كانت بتواني شون ريخي أفرمون خواكت توزيعك بالشوا هرهم بصيرك أجر قرار 5 ساعات بخوي للشوا هر 5 ساعاتك ما خوا محاولة بك توزيعك بشيك لأول شو بشيك لأخير شو خوك داود عليه السلام بالرجع أجر قرار ساعات بخوي ساعات بك بدوجر أم توزيعات زور جرينج كوتا قسم لخدمتنا برواكن أمتي إما فير بو خو أجرته كخو جرانوين أجر شو روجة نخوي أيوة شو روجة كتير بخير خو كالروج يتروج كاتي كنويتو دس بيك ورد شو روج لسريق مخو يا كم ساعاتي كي كم بخو دواء أو بزان أتواني قربوا أو كده قربوا ناكرته برنامجتو لها مش روجة كتابه بو زور جرينج جنجي إما شورشي كنوي بخوي دس بيك لم زمني جوجان دنك كافر أمان جوجيني أبي بين الدرو برواكن إنساني عاقلك أول دور وسيرك تصور كان وكو دواجيني يتفشاوي كبزور نهران بخون حتى وكو زياتر بخون حتى وكو زوتر قلوب نسر ببرين زوتر كوتاي بجيانيان بي بو هيج نكن مروفاتي نقورن سرزوي نقورن عمارتي سرزوي نكنو لشوينيكي قتيسكراوة بوستن أما جاكانيان داخراو بي بو زور جرنجا يا ساكاني خوما كار لسركين ودسكاري كين لعل رب العالمين درجا كاني لطف ورحمة بزي خوي بسلمان أكاتو خوي جان هاوار بولايتو برزكين وجناهي زور من هنا وتحضوريتو عبادتي كمطاعت من برسكوتو اما أهلي الشو نبون كشود وزندوكينو للرجي شاخريكي غفلت كاريبون دي إلهي أزانين كتو زور بالرحمي وخومان خصوصا بردم ديواني رحمتي تولي ما نخوش بي يا رب العالمين درقا كاني خير بسلمانا كروا يا أكرم الأكرمين يا ربي خويا داوات لي أكين برحمتي خوت وبزي خوت لما نخوش بي يا رب العالمين يا ربي خويا قناه بأشكرا كردو ما نعفو مانك قناه بپنهان كردو ما نعفو مانك قناه نمن زاني كرد ما نعفو مانك قناه الزاني ما أنو زيادة الروي من لحضور إتو يا كر خويا عفو مانك إلهي داول لي أكين صلاة والسلام أما جسي أما بقينا بيغمبر صلى الله عليه وسلم يك ناما لخزمة يا بين صلاة الروحي أما واشتياقي دلي أما يبقين إلهي داول لي أكين بكرم يخوت هرشي شاكي دنيا بيمن عطاك هرشي شاكي آخرة بيمن عطاك إلهي لسرزوي ظلمك زور قوره عدالتي سرزوي ومسلمان بجرر يا رب العالمين لم جير دستي ونار حتى رزقار منك يا أكرم الأكرمين إلهي داول لي أكين بناوي جواند بصفتي برز باسم عظمت لقناهي مردو كان من ببورة لقناهي دايكو باوك من ببورة لقناهي براو خوش كان من ببورة لقناهي خزب كسكار وخوشويستان من ببورة لقناهي خزان وهوسر ومنال وشمن تاروج قيامة ببورة يا رب العالمين يا ربي خويا داول لي أكين يملتن هالة برخاتي تولم شونا كوبينو إلهي أم عبداني كلم مزقوتان بخوا أمان السجدنا بنتنهاء لمقام وحضوري تو يا نبي إلهي أمانة قد ركوع يا نبرد وتنهى لمقامي تو يا نبي إلهي أمانة دسي زليلي دعاء قد برزناك نوبو هيج كسوشتك تنهى لبردم بارقا ورحمتي تو يا نبي ديا إلهي دعاك ننجرابك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة